سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەیانت باش هاژە بەیانی باش هەکە باش بوویت زۆر باشم ئێستا سپاس یاددارم هەر باشی زۆر سپاس عزیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانش لەگەڵتانین وای هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو هەموو ئەو بابەت و تەوەرانی هەمانە سوودی بۆ ئێوەی ئازیز هەبێ ئێوەش لەگەڵ ماڵبێنن ناوەڕۆکی بەرنامەی بەیانی 24 ببینن بزانین ناوەڕۆکی ئەمڕۆی بەیانی 24 چی تێدایە چی دەخۆ بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان هەبێ بۆ هیوام کە تەندروستێکی باشتان هەبێ تەندروستی باش لە پێش هەموو شتێکەوە ژیان واتە تەندروستێکی باش بۆیە ئەم وەرزش کەمێک هەواکەی گۆڕاوە بەرەو فێنکی چوێت کە ئاگاداری خۆتان بن چونکە پەتای وەرزی زۆر لە ناو زۆریش قورسە ینی ئاسان نییە وای وەڵا قورسە لەوەی تۆ زانیم قورسە چەند ڕۆژێک یانی دۆخەکە تەواو خراپ ببوو زۆر قورس بوو ینی ڕاستە پێشتر کۆرۆنام گرتووە بەڵام ئازارەکەی وەکوی کۆرۆنا بوو ئەندە قورس بوو هەرچەناوە نەبوو بەڵام ئیتر پەتای وەرزیە سەرمابوونە گۆڕانکاریە پێویست بە ینیوا کاتکە خۆمان باشتر داپۆشین یاخود ئاگاداری خۆمان بە تایبەت خواردنەکەمان هەموو بینەران ئەوانەی کە نەساغن و تووشیان پەتایە بوون بە زووترین کات چاک بوون ئەوانەی کە تووشیش نەبوون هیوادارم کە توش نەبن هیوادارین کە توش نەبن ئینشەڵڵا کەس توش نەبێ ئینشاڵڵا ناوەڕۆکی بەرنامەکەمان ببینین بزانین سەردێڕەکانمان چی تێدایە ساڵانە ڕووبەرێکی فراوانی دەشتی بتوێن بە کونجیدا دەچێنرێت فستیڤاڵی کوردستانی عراقی نێودەوڵەتی بۆ چێشتلێنان لە کۆیە کۆتایی بەکارەکانی هێنا ئەمڕۆ لە سلێمانی ئیڤنتی ڕۆژی سینەمای کوردی بەڕێوە دەچێت. باسی خۆراکی بکەین کە زۆر بەسوودە کونجی کە یەکێکە لە خۆراکە گرنگ و بەسوودەکان بۆ تەندروستی. جوتیاران لە هەرێمی کوردستان ساڵانە ڕووبەرێکی فراوانی زەوی بە کونجی دەچێنن. و ناوەڕاستی وەرزی پایی سوادەی پێگەیشتنی کونجیە جوتیاران بە هەرەوەزی ئەم بەرهەمە کۆ دەکەنەوە لە نێویشاندا هەندێک شوێن لەگەڵ هەندێک شوێنی دیکە جیاوازە وایە لە بەرهەمهێنان بە نمونە دەشتی بتوێن کە دەشتێکی بەپی تووبەرەکەتە بۆ کونجی و ئێستش جوتیاران سەرخاڵی کۆکردنەوەی بەری ڕەنجی ئەم ساڵیانن کونجی بە زۆر شێوە ئەخورێت زۆر جار ڕۆنەکەیکەوە کوتەحەی نەخورێت یاخود بە شێوەی جاران هەبوو هەر ئاوا ئامادە کرابوو و قاڵ بوو ئەخورا ئێستش زۆر هەیە و دروستکردنی ڕۆن زەیتی لێوەگیرێت لە پیشە سازیە کاریان بەکارهێنرێەوە بەشێک لە هاوڵاتیانیش بە کولێرەیە خود بە ڕازاندنەوەی کێک بەکاریهێنن. کونجی عادەتەن زیاتر خەڵکی ما لە دوای گەنم دەیکات سێ مانگی هاوین کە لە دوای پێشەوەی بگاتە پاییزیان لە سەرەتای پاییزش پێ دەگات کونجی لە ئێمە سەرەتا ئارزەکەی بۆ عاز دەکەین دەچێڵن و خەتی دەدەین و بەدەست شتۆی ئەەکەین و ئاوی دەدەین زیاتر لە کنەما و کاتانە دەکرێت پاییزەکە بە ئیمە زیاتر پاییزیە لایمە بەهاریەکەی کەمترە چونکە ئێمە عادەتەن لە دوای گەنم دەکەین کونجی تقریبان 10 ڕۆژ تا 12 ڕۆژ جارێک ئاوی دەوێت تقریبا سێ مانگ و 10 ڕۆژ ئاوا پێ دەگات دەیدروینەوە لە سەرەتای پاییز لای ئێمە زیاتر بە هەرەوەزێ بەدەستە بە داست دەیدروین هەرەوەزیایی خۆمان بڵێ خزمەکە کۆ دەبینەوە ئەوە هەر ڕۆژەوی یارمەتیەکەکان دەدەین تا هەمویان تاوا بێت لای ئێمە وایە بە دەستگا شێبەز خەڵک ئێستاکەم تێ دەستگای بەکاردێنێ لای ئێمە شکوی هەرەوەز ماوە کونجی لێ بچێشترێتەوە کونجی بۆی نەوەرێت دەیچێشینەوە و کە شەشامان لەسەر خەرماندایێنێ 3 ڕۆژ 4 ڕۆژ بڵاوی ناکەین لە دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەو کاتی جەبڵاوی دەکەین بۆی کونجەکە ئەوە تۆزێک ڕەنگی دەگۆڕێت و چاکتر پێ دەکات. کە بە کۆمەڵداماندا ئەوە گەرم دەبێت دەڕزێور ئەوە سەرۆش سوور دەبێت لە دوای ئەوەی کە سوور بۆ 3 ڕۆژ 4 ڕۆژ پێچێ ئەو جەبڵاویەکەین بڵایەکەین کە بڵاویشمان کرد تقریبا هەفتەیەکی لێگەڕێنی دەتەقێت کە لە دوای تەقینی ئەو زەدای دەتەکێنی تەکانەکەی وەڵا ئەوە باش دەگرن و بە دارێک بە شتێک لێ دێن و کە وشک بوو دەوەرێت وەڵای ئەگەر چاک وشک نەبێت دەبێت 2 جار بیکە ئەگەر چاکیش وشک بێ 1 جار بەسێتی دەتەقێ و دادەتکێنرێ بەس ئەگەر
چاگوشک نەبێت دوو جاری دێوەڵە ئەمە کە دوای تەکانمان دەکەینە کۆمەڵۆ خەرمان ئەو کاتی لە سەرەت دێدەین ئەگە سەرماگەر ئەو قشە مشەکەی لێ دەگرین و دانەکەی دەمێتەوە تۆزی پێ ئەوە بە باش بەبای دەکەین و دانەکەی خیان دەبێتەوە بەس کونجەکە دەمێنێتەوە تۆز شتەکەشی لەگەڵ بەیاکەی دەڕوات ئەوجا لەسەر ئەرزیش نابێت چکە پیس دەبێت لەگە خۆڵ شتێکەڵ دەبێت لەگە خۆڵش نابێت چکە کونجی بۆ خواردنە یان بۆ ڕۆن ئیسفادی لێوەرەگەیان بۆ خواردنیان بۆ ڕاشی بەکاردێنێ کونجی زۆر وردە هیچی لەگەڵ ناکرێت دەبێت لا سەر لایلۆن بیان سەر ئەوە قیرێک بێت چەمۆتۆیەک بێ خەیان بێت هیلاکەتی زۆرە زۆر ماندوو دەکات ڕاستی کە بژاری دەوێت چیمیای دەوێ چێڵانی ئەوێ چاندنی ئەوێ دروێنەی دەوێ ئەوانی هەموو ئەوێت وەڵە هیلاک دەوێت هەمووش بە هەرۆزە چکە زیاتر بە هەرۆز نەبێ کونجی تۆزێک بە زەحمەتە بە تاکە نەفەر ناکرێت وەڵای تا ئێستا سەعری دەرنەچۆ بەڵام بە کونجی بە چونکە خواردنە خەڵک دەیکڕێ وەڵا بۆ خواردنی بەیانیان دەبێت بۆ ڕۆن دەبێت بۆ ڕاشی دەبێت معاملەکانیش لێ ماوە دەگرن ڕاستی بە سارەکەی وەڵای دیار نیە نازانم چەندەکە ئەمجارە باسی فیستیڤاڵێک دەکەین کە فیستیڤاڵی خواردنە هەم لەسەر ئاستی کوردستان هەم لەسەر ئاستی عراق دوێنێ راپۆرتێکمان هەبوو هاژە لەسەرەما کە چێشلێن خانمە چێشلێنەرێکی کورد لەسەر ئاستی هەموو ئەو وڵاتانەی بەشدار بوو کە 32 وڵات بوون و 150 شێفی جیهانی بەشداریان کردبوو پلەی دووەمی بەدەستێنا بوو و لەسەر ئاستی کوردستان و عراقش پلەی یەکەمی بەدەستێنا بوو دەستخۆشی خانمێکی زۆر دەست ڕەنجیم بوو هەر لەم فیستیڤاڵە فستیڤاڵی کوردستانی عێراقی نێودەوڵەتی بۆ چێشلێنان لە هەولێر بەڕێوەچوو کە لەلایەن دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانەوە سەرپەرشتیەکرام فستیڤاڵە و ڕێکخراوی ماڵی شێفەکانی کوردستان ڕێکیان خستووە لە فستیڤاڵەکەدا 150 شێفی ناسرا و لە 32 وڵات بەشداریان تێدا کرد و دوای کۆتایی هاتنی فستیڤاڵەکە چالاکیەکانیان گواستەوە بۆ شارۆچکەی کۆیە و خواردنە ڕەسەن و کوردەواریەکانیان پێشکەش بە میوانان کرد خواردنەکان بە دەستەوای کوردی و بە شێوەیەکی جیاواز ئامادەکراون. گروپی ماڵی شێفەکانی کوردستان دوای 4 ڕۆژ لە ئەنجامدانی فێستیڤاڵی خواردنە کوردەواریەکان هاتوونەتە کۆیە. ئەوان ئەمجارە زۆربەی خواردنە فۆلکلۆری و تایبەتەکانی کوردەواریان بۆ شێفی وڵاتانی دیکە ئامادە کردووە. زۆر پێ سەرسام بوون بە خواردنەکانیمە. یعنی کە تامیان دەکرد دەیانگو نازان لە ناو دەمیان دەیانگو تامەکی خۆشەدا تامەکەی سەیرە لە تیژی لە خوێی لە هەموو شتێکی ینی تامەکانی خواردنی کوردەواری جودا بوو. هەموو شێفەکان کە بیانینە ئەوڕۆ میێوانی منە ئەمە میێوانداری دەکەین بە خواردنی کوردی کفتەیە دۆڵمەیە بریانە ئەوانە دروست دەکە ساوارە وەفیەکی مەفتوح دەکەینەوە ئیشاڵە میێواندارێکی باشیان دەکەین. خواردنە کوردیەکان بەرناکەون بەهۆی ئەو تام و چێژەی هەیەی 150 شێف لە 32 وڵاتی جیاوازەوە بۆ ئەنجامدانی فێستیڤاڵ هاتوونەتە هەرێمی کوردستان و سەرسامن بە خواردنە ڕەسەنە کوردەواریەکان. بەگشتی خواردنە ڕەسەنە کوردەکان تامێکی خۆشیان هەیە زۆر بەتامن هەر خواردنێک تامێکی جیاوازی هەیە کە تاقی دەکەمەوە. چەند ڕۆژێکە هاتوومە ئێرە هەموو شتێک زۆر جوانە خواردنەکان و خەڵکانی کورد و دیمەنەکان و هەموو شتێک خواردنە کوردەکان یەکجار بەتامن. ئەم فێستیڤاڵانە هۆکارە بۆ ڕاکێشانی گەشتیار بۆ هەرێمی کوردستان و بە گوێرەی ئاماری دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە ماوەی 9 مانگی ئەم ساڵدا زیاتر لە 2 میلیۆن گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان. ئاستی بە بازارکردنی کردی گەشت و گوزار چۆتە قۆناغێکی باشتر و باڵاتری ئەمایە کە بتوانین لەسەر ئەو ڕێچکێ بچێنە ڕێگایکی ڕاستتر و درستتر هەروەها هەوڵ بدەین سەرجەم ئەو لانانەی کە پێویست دەکەن لە بازارکردن و مارکەتیکردن بۆ کارتی گەشت و گوزار بەشداریان پێ بکەین. ئەمە خاڵەتی ئەمانە هەموو هۆکارێکن بۆ ئەوەی کە ڕێژەی گەشتیار لە سەرجەم شار و شارچکانی هەرێمی کوردستان بچێتە ئاستێکی باڵاتر. ئەم فێستیڤاڵە وەکو هەوڵێکە بۆ نیشاندانی خواردنە کوردیەکان و دەستڕەنجینی شێفا کوردیەکانیش نیشان دەدات لە دروستکردنی خواردنەکان بە تام و شێوەی جیاواز. شەیمە وایس کوردستان 24 قەزای کۆیە. زۆر بوارهان دەتوانن یارمەتی دەربن لە کەرتی گەشت و گوزاری بۆی زۆرترین گەشتیار
بۆ شارەکەت بۆ وڵاتەکەت ڕابکێشی یەکێک لەو بوارانەی کە بۆ کەرتی گەشت و گوزار گرنگە ئەمیش گەشتیاری تەندروستیە لە جیهاندا گرنگی زۆری پێدەدرێت هەندێک وڵات وەک سەرچاوێکی گرنگی داهات مامەڵە لەگەڵ ئەم کەرتە دەکات. بەڵێ لەم دوایانەشدا گەشت و گوزاری تەندروستی لە هەرێمی کوردستانیش سەری هەڵداوە و خەڵک لە شارەکانی ناوەڕاست خواروی عێراقیش بۆ چارەسەری سەردانی کوردستانەکەن و ئێستاش زۆربەی نەخۆشخانەکان یاخو بڵێن کەسانی عەرەبن لەخوا ینی بەڕاستی ئەچیتە نەخۆشخانەیەک ئەوەندەی عەرەبی لێیە کە بە ماڵی خۆیانی ئەزارن هەرێمی کوردستانەوە هیچ و زۆر جاریش لە نەخۆشخانەکان خۆیان باسیێواکەن کە خزمەتی لێرە پێشکەشیانە کرێ لە هیچ شوێنێکی شار و شارۆچکەکانی خۆیان ئەم خزمەت گوزاریان نەبینەوە ئەمەش بۆ هەرێمی کوردستان جێی دڵخۆشیە هەم لە ڕووە مرۆڤایەتیەکەم لە ڕووە تەندروستیەکەشیەوە کەوا کات بیر لەوە بکرێتەوە گەشت و گوزاری تەندروستی لە وڵاتانی دێرەوەش ڕابکێشێت و بکرێتە سەرچاوەیەکی تایبەت بۆیە بە گرنگی دەزاین کام بابەتە لەگەڵ میوانێکی تایبەت و پسپۆر قسەی لەسەر بکەین و گفتوگوی زیاتری لەسەر بکەینەوەیش بەڕێز ئاریان عەدنان میرە کە پسپۆری چارەسەری سروشتیە بەڕێز ئاریان بەخێر هاتیێم کاتت باش جارە تەندروستی چۆنە پێمان بڵێ باش لەگەڵ ئەم پەتایەکێشت نییە نەنا باش هیچ شتێکی سروشتی هەیە بۆ ینی تۆ چونکە اختصاسەکەتەوەیە بۆ تەندروستی لە ڕووی ینی سروشتی بە چی باشە بۆ ئێستا بۆ خۆی وەکو سروشتی باشترین شت پێشگرتنە خۆپاراستنە ئەوەی کە وا بکەین تووشی پەتایەکە نەبین کە پێویستمان بە چارەسەری نەبێتەوە گرنگترین شتە بەڵام وەکو دیکەش ئەوەی کە هەیە بەکارهێنانی ڤیتامینات و ئەو جۆرە شتانێ وەکو اختصاسی من کە چارەسەری سروشتیە فیزیۆتراپی بۆ ئەم جۆرە کێشانە ئێمە ناتوانین زۆر تەداخل بکەین زیاتر چونکە پەیوەندی بە کێشە جەستەییەکانەوە هەیە. کاگاریان لەوە دەست پێ بکەین چارەسەری سروشتی لە هەندێک بابەت زۆر زۆر گرنگە ڕەنگاوەی بە چارەسەری سروشتی دەکرێت بە زۆر شتی دیکە نەکرێتن بەڕاستی بەڵام پرسیارەکەی من ئەوە نییە ئەوێ دەمەوێت بپرسم ئێمە زۆرجار لێرە پێی دەڵێن چارەسەری کوردەواری لە کاتێکدا چارەسەری سروشتی ڕەنگە لە زۆربەی وڵاتان ئەو جیا و دەرمانان هەبی بۆچی پێ دەڵێن چارەسەری کوردەواری ئایا هەندێک شت هەیە تایبەتە بە ناوچە کوردەواریەکان تەنیا لای ئێمە دەستکەوێت؟ دوو بابەتی جیاوازە چارەسەری سروشتی هەروای دەخوێنم کوردەواری نەنا خۆی لە فیزیۆتراپیەوە وەرگیراوە فیزیۆتراپی کەمە پێڵێن چارەسەری سروشتی یاخود چارەسەری فیزیایی بە چارەسەرێکە کوترێت کە بە بەکارهێنانی هۆکارە فیزیاییەکانە بۆ نمونە بەکارهێنانی گەرما ساردی تیشکە جیاوازەکان بەکارهێنانی شەپۆلەکانی دەنگ کە تەئسیری ڕاستوخۆیانە بێت لەسەر کۆندامی ماسوولکە کۆندامی ئێسک مەفسەلەکان بەوەی کە لە ئەنجامدا بتوانێت هەم ئازار کەم بکرێتەوە هەم مەودای جوڵە بگەڕێتەوە بۆ مەودای تەبیعی خۆی ئەوەی کە خەریکە بڵێم ئەوەی کە لە کوردەواری پێدەڵێن عیلاج تەبیعی جیاوازەوەی کە لە کوردەواریە هەیە لەگەڵ فیزیۆتراپی یاخود چارەسەری سروشتی زۆر جیاوازە. باشە دکتۆر با بینەوە سەر ئەو بابەتی کە ئێستا گرنگێکی زۆری پێدرێت و هەرێمی کوردستانیش چاوی لەوەیە کە گەشتیاری زیاتر ڕابکێشێت جا لە ڕووی جیاوازەوە یەکێک لەوانە تەندروستیە گەشتیاری تەندروستی چییە ینی گەشت و گوزاری تەندروستی چییە؟ بەخۆی لە ئێستادا وەکو پیشەسازیەکی گەورە سەیری دەکرێت بابەتی گەشتیاری تەندروستی لە وڵاتی پێشکەوتووەکان کە داهاتێکی ساڵانەی زۆر بەرزی هەیە لە هەموو جیهانیش بۆخۆی ئەگەر بمانەوێت پێناسەیەکی گەشتیاری پزیشکی بکەین بریتە لە سەفەرکردن لە شوێنی دانیشتنی خۆت لە ماڵی خۆت بۆ شارێکی دیکە یان بۆ وڵاتێکی دیکە بۆ وەرگرتنێکی جۆرێکی تایبەت لە ئیلاج یاخود چارەسەری کە تۆ پێویستت بێتی کە دەکرێت لەبەر چەند هۆکارێک بێت ئەوی سوودمەندبوونە لە تەکنۆلۆژیا سوودمەندبوونە لە هەندێک پسپۆڕی تایبەت و یەکێک لە بابەتەکان کە وابزانم گرنگترین بابەتیشە سوودمەندبوونە لە نرخێکی گونجاو
ینی تێچووی ئەو چارەسەریە کە تۆ ڕەنگە بە گەشتیاری پزیشکی وەری بگریت کەمتر بێت لەوەی کە لە وڵاتی خۆت هەیە ئەمەش ئەو کارێش وای کردووە کە ینی لە مێژووە ینی هەمیشە سەفەرکردن بۆ چارەسەر وەرگرتن هەبووە بەڵام وەکو گرنگی پێدان ئەم چند ساڵی ئەخیر زۆر گرنگی پێدرێت وەکو سەنعەتێک وەکو پیشەسازیەک زۆر باشە. کوردستان تا چەند کەشەکەی وەژینگەکەی لەبارە یانتوانی وەتی لەباری بکات بۆی کە پێشوازی لە زۆرێک لە گەشتیارانی تەندروستی بکات ئەوەی کە ئێستا دەبیندرێ بە شێوەیەکی سروشتی و دروست مامەڵی لەگەڵ دەکات بۆ خۆی لە حقیقەت بۆەوەی کە بتوانێت سەرنجی گەشتیاری پزیشکی ڕابکێشیت چەند خاڵێکی گرنگ هەیە کە کوردستانیش بە تاکید توانیوەتی زۆر باش دەور ببینێت بۆ مۆزوعە یەکەمین شت و گرنگترین شت ژێرخانێکی تەندروستی باشە ئەو کە ئەڵین ژێرخان مەبەسمان نەخۆشخانی باش کادیری باش تەکنۆلۆژیا بەکارهێنانی ئەژیزە و ئامێری مدرن کە ئەبێت بەپێی ئەستاندەرە جیهانیەکان بێت لە مستەوایەکی وا بەرز بێت کە بتوانێت ینی لەگەڵ خۆی بگونجێنێت لەگەڵ ئەستاندەرە جیهانیەکان ئەمە گرنگترین بابەتە دوای ئەو مۆزۆی بە بازارکردن و ڕکلامکردنە کە تۆ چۆن بتوانیت بڵێ کە من ئەم جۆرە خەدەماتەم هەیە ئەمەش دەورێکی گرنگی هەیە کە لە کوردستان ئەویش مەسەن سەنتەرەکان و مستەشفاکان و بڵێن خەستەخانەکان زۆر ئەویش هەم دیسان بە باشی توانیوە تا ڕادەیەکی باش لە ناوخۆی عێراقیشی لەسەر بکەن بۆ دەروی عێراق زۆر بەکارهێنانی وێبسایتە بێت وێبسایتێکی زۆر باش هەبێت کە تۆ بتوانیت شەرح بکەی ئەو جۆرە خەدەماتانەی کە هەن لە کوردستان و هەروەها دروستکردنی ناوەڕۆک و داستانی ئەو نەخۆشانەی کە هاتوون چارەسەریان وەرگرتووە و چاک بوونێتەوە چونکە ئەمە دڵنیاییەک بۆ نەخۆشەکە دروست دەکات کە ئەتوانێت سغەت پێ بکات و ڕوو لە وڵاتەکەی تۆ بکات بۆ وەرگرتنی چارەسەر باشە ئەو بوارەی تۆ ئەو تایبەتمەندی کە تۆ هاتە لە چارەسەری سروشتیە تا چەند ئامێرەکانی بەردەستە لە ناو نەخۆشخانەکانە چه ئامێرێکی پێویستە ئامێرەکان زۆرن ینی بمانەوێت ئێستا یەک بە یەک مناویان بێنین تۆزێک زەحمەتە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئامێرە ڕۆبۆتیکەکان ئێمە توانی ومان دابینیان بکەین کە زۆر تەئسیرێکی باش وەکو کلینیکی خۆم وەکو سنتەری خۆمان سنتەری فیزیۆلایف توانی ومانە کە لە ڕووی تەکنۆلۆژیەوە ئەو جۆرە ئامێران بێنی لە کوردستان کە ئیستفادەیەکی زۆر باشی هەیە بۆ ئەو نەخۆشانی کە تووشی پێکان ئەبن لە کۆندامی دەماریان تووشی شەلەلی ئەبن بەهۆی جەڵتەی مێشکەوە یان تووشی شەلەلی ئەبن بەهۆی ئیسابە لە هەبلی شۆکیەوە لە پڕکەپەتێک تەمەن ئامێری ڕۆبۆت بۆەوەی کە ئەتوانێت جوڵەکان بناسێنێت هەڵسەنگاندنیان بۆ بکات و بەپێی ئەو جوڵەیە کە هەیە مەجموعەیەک تەمارین و یارمەتی دەرەبێت بۆ زیاترکردنی جوڵەی ئەو نەخۆشانەکە تووشی ئەم جۆرە کێشانە بن وەکو دیکەش لە هەرێمی کوردستان بەگشتی لە مستەشفاکانی ما ینی بەدەستهێنانی ئامێرە پزیشکیەکان و بەدەستهێنانی تەکنۆلۆژیا بۆی ئیشێکی زۆر قرس نییە ینی هەرەوەندەیە کە سێرچ بکەین بگەڕێن پێیا بکەین کە چ جیهازێک هەیە یاخود چه ئامێرێکی باشەیە کە ئێستا لە جیهانە ئیستفادی لێ بکرێت و ئۆردەری بکەین و بێتە ئێرە و تەجریبی لەسەر بکرێت و بەکاری بێنین باشە ئەو بوارانەی کە تۆ باست کرد بەشێکیان کە مساعدن یارمەتی دەرن لەوەی گەشتیاری زۆر ڕابکێشی گەشتیاری تەندروستی بۆ نەخۆشخانەکان و بەشێکی دیکەشی پێم وایە سەرەکی دەگەڕێتەوە بۆ شارەزای پزیشکەکان یانن زۆر زار نەخۆش بە دوای ناوی پزیشک دەکەوێت
لەکوێ لەو شار بۆ ئەو شار هەتا وڵات دەگۆڕێ بۆی بتوانێت پزیشکێکی باش بدۆزێتەوە. ئەم پزیشکانە لە کوردستان هەیە بە بڕوای تۆ خۆش لە شوێنی دیکە لە شاری دیکە لە وڵاتی دیکە بگوازێت وارێ درستە بە تاکید ینی هەروەکە باسم کرد بۆ ئەو مەبەستی گەشتیاری پزیشکی کە قسەی لەسەرەکەین یەکێک لە خاڵە گرنگەکان پسپۆریە ینی هەبوونی پزیشکێکی پسپۆر تر لە هەر اختصاسێکی بێت. ماشاءڵڵا لە کوردستانیش پزیشکی زۆر باشمان هەیە ئەم لە پسپۆڕیە جیاجیەکان ئەوە شوای کردووە کە خەڵک لە پارێزگاکانی تری عێراقەوە ڕوومان تێ بکات ئەو بۆ وەرگرتنی چارەسەر لە لای دکتۆرەکان. ئێمە ینی ئێستا لە هەولێر دکتۆرمان هەیە کە بە بەردەوامی نەخۆشێک مەسەن لە پارێزگایەکی دیکەی عێراقەوە لە ژێری شرافیەوە بە بەردەوامی پەیوەندیان هەیە دێنە لای دکتۆرەکە ینی لە لای ئەویش نەبێت ناکرێت لە لای دکتۆرێکی دیکە بێوێت چارەسەرێک وەربگرێت. ئەمە شوای کردووە کە تاکوڕادەیەکی زۆر باش تاسیری هەبێت لەسەر هێنانی گەشتیاری پزیشکی. باشە دکتۆر ئاریان زۆر جار جیا لە ئەم پزیشکانەی کە پسپۆڕیان هەیە لە بوارەکەی خۆیانە چارەسەرێن، بەڵام هەندێک کەسی دیکە لە ژێرناوی چارەسەری سروشتی بەبێەوەی خوێندبێتی بەبێەوەی بوارێکی تایبەتمەندی هەڵبژارد بێت پسپۆڕی سیای هەبێ تەنها وەکو خەبرا یاخود لە باوانیەوە بووی ماوەتەوە ئەبێتە چارەسەرکارێک کە خەڵکێکی زۆر ڕووی تێکا بەبێ گوێدانەوەی کە ئەم کەسە نەی خوێندووە لەو بوارەیە بڕوانامەی نییە کە بە شوێکی ئەکادمی پیاتی پەڕ نەبووە. چی بۆ هاوڵاتیاناڵی کە خۆیان نەخۆشیەکەیان مدمینە زۆر جار نەخۆشی سەدەف هەیە کەمە لە جیهانە وترێت چارەسەرێکی بنبڕی نییە زۆر نەخۆشی دیکایە بەڵام خۆیانە دەنە دەست ئەو کەسانە تو چی بۆ خەڵکاناڵی؟ بەداخەوە ئەو دیاردێ هەیە لە کوردستان و لە کۆمەلگای کوردەواری ئەم شتە زۆر ڕوبڕوویە بینەوە خاستن ئێمەش بە خۆمانێنی لە ئیشی خۆمان زۆر جار کێشە خۆمان دروست دەبێت نەخۆش دێتە لاوان ئەڵە چوومەتە لای فڵانە وەستاوای کردوای کرد چارەسەریان کردووە. ئەمە کێشەیەکی زۆری دروست کردووە ینی بۆ ئیشەکەی ئێمەش ینی تۆ تەسەوور کە بێ لەگەڵ نەخۆشێکە تەجروبەیەکی خۆم باسەکەم بۆتان لەسەر ئەم بابەتێکی وە نەخۆشێک ماموو تووشی جەڵتەی مێش کات بوو نزیکەی مانگێک من لەگەڵ ئەو نەخۆشە ئیشمە کرد تۆ تەسەوور کە هەموو ڕۆژێک 1-2 ساعت تەمرینی پێودا چونکە ئیش ئێمە ئیشێکی جەستەیە زۆرمان دوێبین نەتیجەیەکی باشی وەرگرت بوو کەوتو بووە سەر پێ چەند هەنگاوێکە ڕۆشت ڕۆژێک هاتەوە سیرم کرد پشت قاچی هەمووی شیم بووەتەوە شوێنی وتم ئەمە چییە؟ وتی وەڵا چوومە لای فڵانە کەس بە قامیش لێمدا زۆریش ئیستفادەم کرد یعنی وتم باشە ئەو ئیستفادەیە کە کردت چی بوو؟ یعنی ئەبێت مشکلەکە ئەوەیە کە ئەم شتە چوەتە ناو باوەڕی خەڵکەوە تا ڕادێ باوەڕی پێەکەن بەڵام هیچ ئەسڵ ئەساسێکی نییە بەحقیقەت ڕەنگە لە هەندێک شوێن هێنانە جێی مەسەن دەرچوون یان ئەوانە چونکە زیاتر بابەتی تەکنیکین ئەکرێت هەنێ خەڵک وەکو بڵین شارەزا ئەوانش ئەگەر زۆر شارەزا من ئەمیشانە بکەن بەڵام وەکو چارەسەر بێگومان یعنی چارەسەر وەرگرتن لە لای پزیشکە لە لای کەسێکە کە پسپۆڕی هەبێت نە کەسێک تێ لێوت بات لێ کردو جارێکتر نەوێرە بڵێ ئازارمێ بەڕێز ئالیان عەدنان میر پسپۆڕی چارەسەری سروشتی زۆر زۆر سپاس حاڵبووین کە لەگەڵمان بووین زۆر سپاس. کەشوهاوەکو وتمان فێنک بووە ئیتر لە هەندێک شار و شارۆچکەش سارد بووە گەشتۆتە ئاستی بەفربارین و باران و ئەمڕۆژ لە زۆربەی شارەکانی کوردستانی گەورە بارانە هەورە کەشەکەشی بەرەو ینی پلەکانی گەرما بەرەو نزم بوونەوە چوە تا ئێستا لە لای من هێشتا هەر پاییز ناتوە چونکە هەر فێنکەرە و سپلیت هەر پێ دەکەم ڕاستە کە ڕەنگەمە تووشی بەڕاستی وەکو ئەوی سەرەتا هاژە ئاماژەی پێداگەر خۆپارێزینەکەی تووشی ئەم پەتاوەرزێ ببی سیر دەکەین بزانین کەشوهاو ئەمڕۆ چۆنە بەگشتی لە
شارەکانی هەرێمی کوردستان پێم وایە هەور و نیمچە هەور دەبێت. هەکار لەگەڵ بابەتی فیلم و زنجیرەکان ینی بینە چۆنە؟ زۆر باش زۆر باشی وەکۆی دەرەجەیەکم ینی هەر فیلمێکی تازە دەرچێت ئاگاداریت بیبینی؟ زۆر بەیان بڵێ فیلمە کوردیەکانیش دەبینم بەڵام ڕاستەکەی زیاتر لە هۆلیود و بۆلیود لەگەڵ ئەوان زیاتر حەزم لێ و چێژی لێ دەبینم هیوادارم کە بەرهەمی کوردی بتوانێت ئەو بۆشایەمان بۆ پڕ بکاتەوە بەڕاستی کە ئێمەی بینەر ئەو چێژەی لە هۆلیود و لە بۆلیود دەیبینین. ڕاستە بۆ چەند ساڵێکی شە وردە وردە خەریکە سینەماکاران بەرهەمی جوانیش هەبوو بەرهەمی باش و بەرهەمی جوان و ئێستاشی تر لە ئەم هەفتەیەوە چەند فیلمێکی کوردی لەسەر شاشەی سینەماکانی کوردستان نمایشەکرێ بۆ هیوایەن کە بینەری بین و بتوانن ئەو فیلمانە ینی حەز و خولیای ئێمەی بینەر پڕ بکاتەوە ئیدی ئێمە شانازی بۆ بکەین کە فیلمێکی کوردیمان هەیە توانین بچین بۆ سینەما سەیری بکەین ئەوەندە سەیری فیلمی وەکو هەکاروتی هۆلیوودمان کردووە فیلم ئەوروپیەکان فیلمەکانی دیکەمان کردووە کە لە بیرمان کردووە بۆیە ئەمڕۆ لە شاری سلێمانی کە ئیڤنتی ڕۆژی سینەمای کوردی بەڕێوە چێت ئێمە حەزمان کرد میوانداری کەسانی ئاکتەر و سینەماکار بکەین تا بزانین ئەم ئیڤنتە چۆنەوە چه خزمەتێکی شەکات. بەڕێز کەریمۆ غەفور سینەماکار بم بەیانیە لە ستۆدیۆ سلێمانی لەگەڵ ئێمە میوانە بەڕێز کەریمۆ سلااوت لەبێ و بەیانیت باش پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەی باسێکمان بۆ لەم ئیڤنتە بکەی بزانم ئیڤنتە چێ و ناوڕۆکەکەی چی تێدایە. بەیانیت باش بەڕێز کەریمۆک. بەیانی ئێوە و بینەرانی باش زۆر سوپاس کە گرنگی بە سینەما و هونەرەدەن. لە ڕاستیدا ئیڤنتی ڕۆژی سینەمای کوردی کە هەموو ساڵی بڕیارە نۆ بەڕێوە بچێت بەڵام ئەمسال لەبەر کۆمەڵێک هۆکار خراە نۆیدا واتە مانجێک دواکەوت نۆ ڕۆژی مردنی یەلمازگۆنایە خۆتان دەزانن یەلمازگۆنای وەکو لێڤەگەر وەکو مەرجەعی سینەمای کوردی یا توانین بڵێن وەکو
کەسێک کە بە بنەما و دەستپێکێکی گرینگە بۆ سینەمای کوردی هەڵمان بژاردووە کە لەم ڕۆژەدا ئەم ئیڤێنتە گرینگە بەرقەرارکەین. ئەم ساڵ خولی چوارەمیەتی لەژێر تایتلی خولی چوارەمی ڕۆژی سینەمای کوردی کۆمەڵێک چالاکی گرنگ بەڕێوەچن. گرنگترینیان پۆستەری ساڵنامەی ئەلمازگۆنایە کە هەموو ساڵێ 4 پۆستەر بە ناوەڕۆک و ئەجێندا و تێڕوانینێکی هونەری گرنگ دیزاین ئەکرێن و 4 کەسایەتی جیاواز و دیاریکرا و ئیمزا لەسەر ئەم پۆستەرانە ئەکات. ئامانج لەوە ئەوەیە کە ئەم پۆستەرانە هەم ناوڕۆکیان بە زیندوی بمێننەوە، هەمیش کە وەکو ساڵنامەیەک هەڵوا بسرێن و سوودی لێ بینێت. و چەند بڕگە و چالاکی تری جۆرا و جۆر هەن کە هەوڵدراوە ئەم بڕگە و چالاکیانە لە ئیڤێنتەکانی تر لە فیستیڤاڵەکانی تر نەچێت کە بۆ سینەما سازەکرێن. گرنگترین بڕگە بەلای منەوە پێشنگای کتێبی سینەماییە و ئەم ساڵ کە زیاتر لە 14 ناونیشانی جیاواز لە بوارە جیاجیاکانی هونەری سینەما چاپ کراون کە کۆی گشتی ئەو کتێبانەی کۆمپانیای هاواری فلم لە 3 خولی ڕابردوو چاپی کردوون لەگەر ئەم خولایە کاتە 44 کتێب لە بواری سینەمادا کە ئەم ژمارەیەکی پێوانەییە و تاکە دەستگا لە کوردستان لە مێژوودا کۆمپانیای هاواری فیلمەکە بتوانێت 44 کتێبی تایبەت بە بوارە جیاجیاکانی سینەما ساز بکات. باشە بەڕێز کەریمۆک فستیڤالەکە کە بەڕێوەچێت ئامانجی گەورە چییە لەم فستیڤالە؟ ئاەتانەوێ ساڵانە چەند فیلم بەرهەم بهێنرێ؟ ئایا لە کۆ میوانەکانتان هێناوە؟ چیتان کردووە بۆی کە لە فستیڤالەکە سینەماکاران کۆ بکەنەوە یەک بگرن بۆی بتوانن بەرهەم و پرۆژەی باشتر و زیاتریان هەبێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئەمە ببوورە ینی فێستیڤاڵ نییە بەڵکو ئەمانەوێت ڕۆژێک بۆ سینەمای کوردی هەبێت. لەم ڕۆژەدا سینەماکارانی کورد شانازی بۆ بکەن کە ڕۆژێکیان هەیە کە ڕۆژی سینەمای کوردیە و لەژێر ئەو تایتلە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر و گرنگ ساز بکرێت. ئەوەی کە ئاماژەم پێدا پێشەنگای کتێبەکەیە کە زۆر گرنگ و پڕبایەقە کە جیای دەکاتەوە لە فێستیڤاڵ و ئەڤێنتەکانی تری کوردستان. چکە ئێمە ئەگەر بمانێت پرۆسەی فلمسازی لە کوردستان بەرەو پێش بڕوات ئەبێ ژێرخانی سینەما بەهێزکەین. یەکێک لەو پایانەی کە ژێرخانی سینەما بەهێزەکات چاپکردنی کتێب و بڵاوکراوە و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری سینەمایی لە ناو کۆمەڵگاکەی ئێمەدا. چکە بەداخەوە سینەمای ئێمە فیلمی ئێمە لەبەر ئەوەی کە چالاکی کەمتر بووەکرێت وە کتێب و گۆڤار و ئیڤێنتی کەمتری بۆکرێت کەمتر ناسراوە لە ناو کۆمەڵگای ئێمەدا لە ناوەندەکانی تەنانەت سیاسی و تەنانەت ڕۆشنبیریشدا. ئیڤێنتەکە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و هەموو کەس ئازادە لە هەر شار و شارچکەیەک بێتن ئەو ئیڤێنتە ببینێ و ڕۆژەکەی و ساڵەکەشی باڵێن دیاریکراوە نوێیە بەڵام ئەم ساڵ مانجێک دوا کەوت هیوادارن کە لە خولەکانی تر لەم ڕۆژەدا بەردەوام بێت. ئەوەی کە گرینگە 4 ڕۆژ بەردەوام دەبێت واتە ڕۆژانی تر پێشنگای کتێبەکە بەردەوام دەبێت هەموو کەس دەتوانی بێ لەم پێشنگایە بەشدار بێت و کتێبی دڵخوازی خۆی بکڕێت. باشە بەڕێز کەریمۆک ئێمە لە شوێنێکین دراوسێکانمان لە سینەما زۆر باشن، ینی بۆ نمونە ئێمە سەیری ئێران بکەین یەکێکە لە وڵاتانەی کە لە سینەما دەستێکی زۆر باڵای هەیە و سەیری تورکیا دەکەی ئێستا هەم لە فیلم زۆر باش بۆ بەرەو پێشچووە هەم لە دراما دەتوانێت ینی ڕۆڵی باش ببینێ. لە سووریا سیر دەکەین لە دراما سووریا زۆر باشە، لە شانۆ و لە هەندێک لە دراماکان خواروی ناوەڕاست و خواروی عراقیش زۆر باشن. کوردەکان ئێمە لە هەرێمی کوردستان لە سینەما چۆنین؟ دەتوانین لە کوێی سینەمای ئەم منتیقەیە ئەم شوێنە جوگرافیا شوێنمان ببێتەوە؟ لە ڕاستیدا سینەمای ئێمە بە بەراورد بە 20 ساڵی ڕابردوو تا ئاستێک گەشەی کردووە. کۆمەڵێک فیلمی باش بەرهەم هێنراون، یعنی تۆ ئەگە سیرکەی
پێوانەیەک وەرگری لە دوای نەوەتەکانەوە بۆ ئێستا کە 2023 گەشەکردنێکی باشەیە لە بواری تێگەیشتن لە دروستکردنی پرۆسەی فیلمسازی و ژمارەیەکیشی فیلمیش دروستکراون بەڵام لە ڕاستیدا هیچ کات ئەم دروستکردنی ئەم فیلمانە لە خواست و خەونی ئێمە فیلمسازان نییە یعنی ژمارەکە لە ئاستی پێویست نییە بەداخەوە دەبایە لە هەرێمی کوردستان ساڵانە بەلایەنی کەم دە فیلمی درێژ دروستکرابە ئەمە نییە بۆیە دروستکردنی فیلم پرۆسەکە زۆر بەرەو باشی بەرەو پێشەوە دەبات بەڵام ئەگەر ئێمە خۆمان بەراوردکەین بە ساڵانی ڕابردوو گەشەکردنێک هەیە گەشەکردنێکی دیاریشەیە هەر بۆ نمونە لەسەر ئاستی ئەکادیمی و خوێندن ئێمە دوو کۆلێژی هونەرمان هەیە لە هەولێر و لە سلێمانی لە ماوەی ئەو چەند ساڵەدا زیاتر لە 300 پێرخواز بڕوانامەی بەکالۆریۆسیان لە بواری سینەما وەرگرتووە و بەشیش ئەو فێرخوازانش کاریگەریان لەسەر پرۆسی فیلمسازی هەیە وەکو خۆتان پێششی ئاماژتان پێدا ئێستا مەسەلەن لە شاری سلێمانی 5 فیلمی سینەمایی درێژ کە 4یان فیکشن و دانەیەکیان دیکۆمنتەریە ئامادەی نمایشن کە هەر 5 فیلمانە لە دەرەوەی دام و دەستگای حکومی و لە دەرەوەی سەپۆرتی حکومی دروستکراون کەواتە ئەمە خاڵی گەشن بەڕاستی و لە دهۆک فیستیڤاڵی دهۆک هەیە ساڵانە بەڕێوە دەچێت ئەمیش کە خاڵێکی گەشە هەموو ئەم چالاکیانە بە چالاکیاکەی ئێمەشەوە پاڵپشت و هاندەرن بۆ ئەوەی کەوا پرۆسەی فیلمسازی لە کوردستان گەشە بکات و بگاتە ئاستێک وەکو خۆت وتت وەکو وڵاتانی دراوسێ بە نمونە ئێران کە مێژوێکی گرنگی لە بواری فیلمسازی هەیە و لە نێو سینەمای جیهانیدا ناسراوە ئێمەش یعنی ئەم خەون و هەوڵەمان هەیە بەڵام ئەم پرۆسەیە بە ڕۆژێک و دوو ڕۆژ نایەتە دی هەڵبەتە پرۆسەی پێشکەوتنی فیلمسازی وابەستە و گرێدراوی کۆمەڵگاکەی خۆمانە وابەستەی دۆخی سیاسی و کۆمەڵایەتی خۆمانە خۆتان دەزانن دۆخی سیاسی و دۆخی کۆمەڵایەتی دۆخێکی شڵەژاوە لە کوردستاندا بۆیە ئەمەش ڕنگدانەوە لەسەر هەموو کایەکانی ژیان دروست دەکات نەک سینەما بەتەنها باشە بەڕێز کەریمۆک ئەمە لایەنێکی دیار بوو کە وتت ڕاستە پێویستمان بە فیلمی زیاترە لە ڕووی مادیەوە و سەپۆرتی باش و فۆندێکی گەورە بۆ بەرهەمهێنانی فیلم ئایا ئەگەر بینە ناوەڕۆکی زیاتر لە ڕووی ئاکتینکردنەوە لە ڕووی نواندنەوە سینەماکاری ئێمە تا چەند توانیوێتی ئەم ڕۆڵانە بەرجەستە بکات کە ببنە ئاکتەرێکی دیار کە من هەکار بینەری تر بینەری فیلمەکان چۆن کە باسی فیلمێکە کرێ سەر ئاکتەرەکەمان لە مێشکە یاخود بە ئاکتەرێکە دوای فیلمێکەکەوین بۆ تا ئێستا ئاکتەرێکی ئەوەندە ناودار و ئاکتین باشمان نەبینیەوە لە هەرێمی کوردستان کە ببێتە جێ دڵخوازی ئێمە بەڵێ لە ڕاستیدا وەکو وتم ینی کۆی پرۆسی فیلمسازی لە کوردستاندا لەناو تۆڕێک تەنگژە و کێشەدا دەناڵێنی یعنی دوایی بیرمان نەچێت سینەما هونەرێکی زۆر گرنگ و کاریگەرە و هونەرێکی زۆر بەهێزە ینی پڕ لە گزارشت و پڕ لە وزەیە بۆیە مەسەلەی ئێمە باسی ئەوە دەکەین کە بۆچی خواستەکانی ئێمەی بینەر پڕ ناکاتەوە لە ڕاستیدا ئێمە لە زۆر بواری سینەمادا هەژارین ینی لە هەموو بوارەکانە ینی نەمانتوانیوە با بڵێن ئەنیسی ئێمە خاوەنی سینەمایەکی بەهێز بین چ لە ڕووی ئەکتینگ و نواندنەوە چ لە ڕووی سیناریۆ و چ لە ڕووی پێکاتەکانی تری بواری فیلمسازی کە فیلمێک دروست دەکەن دەرهێنانە و هەموو ئەو ئەلمنتانەی کە فیلمێکی باش دروست دەکەن ئێمە تێیدا هەژارین نواندنی شەروەها نواندنیش لە ڕاستیدا ئێمە لە نواندنیشە یعنی گرفتمان هەیە گرفتی نواندن لە ناو فیلمی کوردی هەیە گرفتی سیناریۆ هەیە گرفتی دەرهێنان هەیە گرفتی وێنەگرتن و دیۆپی هەیە و ئێمە قسەیەکە کرێ ڕاستە خاوەنی کۆمەڵک بیرۆکە و بابەتی زۆری نەنا ئەو کۆمەلگای ئێمەدا بەڵام هونەری داڕشتن هونەری بێوێنەکردن هونەرێکی لاوازە قسەکە شەر ئەوەیە کە ئێمە لە زۆر ڕوە ناو کۆمەلگایەدا گرفتمان هەیە سینەما ژێشێکە لەو کایانەی کە زۆرتر بە دەرەوەیە زۆرتر ئەبینرێت وەکو پێم وتی هونەرێکی گرینگە بۆیە خەلەکانی زۆرتر دەردەکەون و زۆرتر دیارن هەمومان لە هەوڵدان کە ینی بتوانین کە سینەماکەمان بگەین بە کەنارێکی ئارام و
و خواستی بینەری کورد تێر بکەین. بەڕێز کەریمۆک با دوا پرسیارم ئەوە بێ ڕەنگە پرسیارەکانمان بەشێکیان لە چوارچێوەی ڕخنە و گلەی بچووک بێ نەک لە بەڕێزمە بەسمان لە بەگشتی لە سینەماکاران ئەمەش لە دڵسۆزی و لە خۆشەویستیمانە بۆ سینەما بۆ فلم کە دەیکەین یعنی زۆر جار دەرهێنەران یاخود سینەماکاران ئەمە دەکەنە بیان و کە لە ڕووی تەکنیکەوە ئێمە وەکو ئەو وڵاتانەی کە لە سینەما زۆر باشین لە پێشنین و لە ڕووی سەپۆرتەوە بەشێکیان حەقیان پێ دەدەم بەڵام لەم دوایانە ئێمە هەندێک درامای ئەم وڵاتانەی دراوسێمان بینیوە کە بە تەکنیکی زۆر سادە کراوە هیچ تەکنیکێکی گەورە و زەخمی تێدا بەکار نەهاتووە تەنیا ڕۆڵبینینێکی جوان لەگەڵ سینناریۆیەکی جوان لەگەڵ ینی لەگەڵ کامێرەمان و هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بە سینەما بەڕێزت باشتر شارەزای توانرە بەرهەمی زۆر باش پێشکەش بکرێ ئێمە ناتوانین بەم کەرەستە سادانە بە سینناریۆیەکی جوان شتێکی هاوشێوەی ئەمە نزیک لەمە پێشکەش بکەین بۆچی؟ لە ڕاستیدا ئەم قسەیە پێشترەکرا پێش 20 ساڵ ئێمە ئەماوت سینەمای کوردی فیلمی کوردی کێشەی تەکنیکمانەیە لە ڕاستیدا ئێستا هیچ کێشەیەکی تەکنیکی بۆ فلمسازی کوردی نییە چونکە تۆ وەکو دەرهێنەرێک لە هەرچوی دنیاوی ئەگەر پارەت هەبێ دەستت بەو تەکنیکانە ڕاگا دەستت بە باشترین کامێرە ڕاگا کە ینی تازەترین ڤێرژنی کامێرەکە دەرەچێت دەست پێ ڕاگا بەڵام ئێمە ڕەنگە کێشەمان لە بەکارهێنانی ئەم تەکنیکانە هەبێ پسپۆڕیمان پسپۆڕیەکان کە من ینی بواری سینەما پسپۆڕیەکانی کە من ئێمە چەند کەسمان هەیە لە کوردستان کە کاری دیۆپی بکات چەند کەسمان هەیە کە لە بوارەکانی تری کامێرە و ئەمانە ئیش بکات گرفتەکانی ئێمە بە ڕەنگە تەکنیک کەمترین گرفتمان بێت ئێمە گرفتمان تێگەیشتنمان لەسەر پرۆسەی فلمسازی گرفتە چۆنیەتی دروستکردنی فیلمی سەرکەوتومان گرفتە کە ئەمانە هەمویان پێیوەستن بە ئەزمموی زۆرەوە پێیوەستن بە زەمینە خۆشکردنەوە لە ڕاستیدا ئێمە فلمسازانیش وەکو چۆن کە بینەرخ ئەوەی ئەنی بۆ هەیە مافی خۆیەتی گلەیمان لێ بکات ئێمە فلمسازانیش گلەیمان هەیە کە لە حکوومەت و لە هەموو دەسەڵاتی ئەم وڵاتی ئێمە بەڕێوە دەبات کە سینەما بە هونەرێکی گرنگ نازانن زەمینە خۆش ناکەن بۆی کە ئەم هونەرە بگاتە ئاستێکی بەرز و فیلمی ئاسبەرز و فیلمی باش دروستکەین هەروەکو وتم زەمینە خۆش ناکەن بۆی کە ساڵانە لەم وڵاتە ئێمە فیلمێک زۆر فیلم دروست بکرێت بۆی کە خزمەت بکەین بەڕێز کەریمۆک غەفور سینەماکار لەگەڵمان بووی بە هیوای سەرکەوتنتان بە هیوایەوەی کە ئیڤنتەکانتان بەرەو زیاتر و باشتر بڕات بە هیوای بەرەو پێشچوونی زیاتر لە سینەمای کوردی و درەوشانەوەی بەرهەمە کوردەکان زۆر سپاس بۆ تۆ پارادۆکس پرۆژێکی هاوبەشی هونەری هونەرمەندێکی کورد و خانما هونەرمەندێکی فەڕەنسیە لە شاری هەولێر بەرهەمەکانی خۆیان بۆ ماوەی 3 ڕۆژ لە گەلەری میدیان نمایش دەکەن و لە ڕێگەی بەرهەمەکانیان لەسەر دۆزینەوەی یەک واقع بە ناوی پارادۆکس بەیەک دەگەن پێشانگایەکە لەلایەن هونەرمەندان هێمن حەمید شێوەکاری کورد و ئان بنوەلیل شێوەکاری فەڕەنسی ئامادەکرا بوو ئەوە دیمەنی منداڵانە لە مووسڵ کاتی شەڕی داعش و کاریگەری ئەو شەڕە لەسەر هزریان بۆ دروستکردنی کەرەستەکانی یاری بینی نێو دیمەنانەش ڕاستەخۆ کاریگەری لەسەر هونەرمەندێکی کورد کردووە کە بیکاتە هەبێنی دروستکردنی کۆمەڵێک بەرهەمی هونەری کە پاشماوەی وێرانکاریەکانی داعشە بە هەر شێوەیەک بێ هەوڕمدا کە چەک دروستکەم بەس هەستم کرد ئەوە ئەبێتە چەکێکی هونەری خۆی لە دژی چەک وەکو ئێمە کە ناومانەوە پارادۆکس ئەو کاریگەریانی کە جەنگ دروستی کردووە لەسەر منداڵ لەسەر خێزانەکانی ناو مووسڵ من هاتووم هەوڵم داوە لە ڕێی ڤیدیۆ ئارت و شێوەیەک لە شێوەکانی ئەنەستەڵیشن پیکەر ئەنەستەڵیشن لە دژی ئەوە بۆستمەوە کە شەڕ دایمەن جەنگ ماڵوێرانی دروست دەکا کللتورێکی زۆر شەڕانگەیزی دروست دەکا ئان هونەرمەندێکی فەڕەنسیە وەکو خۆی بۆمباز دەکا یەکەم جاریشە دێتە کوردستان لە ساڵی 2017ەوە کوردی ناسیوە بیرکردنەوە لە وڵاتێک کە سنوورەکان شەقشەقیان کردووە هاندەری بوون بۆ نەخشاندنی ئەم تابلۆ هونەریانە
دوای شەڕی داعش هێز و وزەی جەنگاوەرانی کورد و پێشمەرگە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو. ئەوە زیاتر هەنیدام کە بگەڕێم بۆ ناسینی زیاتری کورد بۆ مێژووی کورد. زانیم کورد بەسەر چەند وڵاتدا بەشکراوە. ڕاستە جیاوازی سیاسی هەیە، بەڵام هەمیشە یەک بوون و یەکتریان خۆشویستووە لە هەر چوار پارچەکەی کوردستان. ئامرازەکانی شار کە بە شێوازی جیاواز دروستکراون، پەنجا وشەی فەڕەنسی پەیوەست بە شار، پۆرترێتی ناودارانی کورد بەرهەمی ئەم پێشانگایەیە. پارادۆکس چەند مانایەک لە خۆ دەگرێ، پێچەوانە دژی یەکتر نائاستایی نابۆ. ئەم پێشانگایش پارادۆکسی ئامێر و ئامرازەکانی شەڕە. هونەرمەندێکی کورد بەدار و بەلاستیک ئامێر و ئامرازەکانی شەڕی دروست کردووە. لە ڕاستەقینەش دەچێت، بەڵام هیچ کەسێ ناکوژن. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. ساڵانە لە سەرەتاکانی وەرزینەوەی خوێندن یەکێتی سەرفینگی ویلایەتەکانی کالیفۆرنیا بە هەماهەنگی لەگەڵ قوتابخانە ئامادەییەکان قوتابیەکان دەبەنە کەناراوەکانی زەریای هێمن تا یاری سەرفینجیان فێر بکەن. ئامانج لەم کاران ئامادەکردنی قوتابیانە لە ڕووی دەرونیەوە بۆ وەرزی نوێی خوێندن و فێرکردنیانە بە سەرفینگ و یەکێک لە باوترین وەرزشەکانی ویلایەتی کالیفۆرنیایە. با بەیەکۆ ببینین بزانین وەرزشی سەرفینگ چییە. قوتابیانی ئامادەیی بە تێکڕاهاتوونەتە کەناراوەکانی زەریای هێمن لە کالیفۆرنیا و چێژ لە یاری سەرفینگ وەردەگرن وەک بەشێک لە ژیانی ئەکادیمیەیان. ماوەی زیاتر لە 10 ساڵە یەکێتی سەرفینگی ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا بە هەماهەنگی لەگەڵ قوتابخانەکان لە سەرەتاکانی دەستپێکی وەرزی نوێی خوێندن قوتابیانی ئامادەیی دەباتە کەناری دەریاکان بۆ فێرکردنی یاری سەرفینگ. ئامانجیش لەم کارەیان ئاشناکردنی قوتابیانە بە یاری سەرفینگ وەک یەکێک لە باوترین وەرزشەکانی کالیفۆرنیا، هەروەها ئامادەکردنیانە لە ڕووی دەرونیەوە بۆ ساڵی نوێی خوێندن. خێزانەکەم زۆر لە زەریا دەترسان، زۆر کەم دەچوینە کەناری زەریاکان، کاتێکیش دەچوین بۆ کەناری زەریا نەدەچوینە قوڵای ئاوەکەوە. دواتر هاتمە ناو ئەم گروپەوە، ئێستا هەموو ڕۆژێک دێمە کەناری زەریاکان و چێژی لێ دەبینیم. قوتابیەکان یەک و دوو سواری کەرەستەی سەرفینگ دەبن و چێژ لە کەشی کەناراوەکانی زەریای هێمن وەردەگرن. ڕاهێنەرەکانیش بەدەم یاریکردنەوە بنەماکانی ئەم وەرزشیان پێ ئاشنا دەکەن. بەڵام بەهۆی نەشارەزاییانەوە زۆرینەی منداڵەکان دەکەونە ئاوەکەوە. دایک و باوکی منداڵەکانیش دەستنە کەناری ئۆقیانوس بۆ بینینی منداڵەکانیان و ئاگاداربوونیان، چونکە بەشێکی زۆری قوتابیەکان تەنانەت مەلەکردنیش نازانن. هەر بۆیە ڕاهێنەرەکان بە بەردێک 2 نیشانە دەپێکن. منداڵەکان فێری 2 وەرزش دەکەن، یەکەم مەلەوانی، دووەم سەرفینگ. لە سەدا 75 قوتابیەکان کاتێک دێنە ئێرە بۆ کەناری زەریا نازانن مەلە بکەن، هەر بۆیە لە سەرەتا هەست بە شەرم دەکەن، بەڵام دواتر بە بینینی ئۆقیانوسەکە هێزیان دێتە بەر. زۆرینەی قوتابخانە ئامادەییەکانی ئەمریکا ساڵانە بە چالاکی وەرزشی جۆراوجۆر قوتابیەکانیان بۆ ساڵی نوێی خوێندن ئامادە دەکەن. توێژەرەکان ئەم ڕێگەی وەک باشترین ڕێگەی ڕاکێشانی سەرنجی قوتابیەکان وەسف دەکەن، چونکە قوتابیەکان بە سروشت حەزێکی زۆریان بۆ وەرزش هەیە. هەکار وەرزش و ئەدەب و هونەر و تەندروستی و ئەمانە هەموو لە ناوەڕۆکی بەرنامەکەمان هەبوو. جامەی کە تو ئێڵێ گرنگە ئەرکی سەرشانی ئێمە میدیاکار و میدیایە بە گشتی کە بزانین کامە بابەت پێشکەشی ئێوەکەین کە بتوانین دەروونێکی ئارام و ڕەوشێکی باش بۆ ئێوە دروست بکەین. هەموو لە هەمووی گرنگتر لەم جەنجاڵی و پشێویەی کە لە سۆشیال میدیا بە تایبەت هەیە کە نەفسیەتی خەڵکەکەی زۆر هیلاک کردووە، باشترین شت ئەوەیە بتوانی کار لەسەرەوە بکەی لە ڕووی دەرونیەوە بینەرەکان وەرگرەکان هێور بکەیەوە، چونکە بەڕاستی بینەرەکان وەرگرەکان شایانی ژیانێکی باشترن. بە هیوان ڕۆژێکی خۆشتان. سپاس کە بینەر و بیست سەرمان بوون.